لەگەڵمان قسە بکەین نەچمە لای کاکسەر بەرزنجی لە هەولێر کارگەڕی ڕێکخراوی ڕۆشنبیری و وشیاری دژی مادە هۆشبەرەکان. بەڕێز کاکسەرمەند بەپێی ئەو زانیاریانەی دەزێمە کەوتووە خەڵکێکی زۆر زۆر گیراوە لە هەولێر 300 و زیاتر لە 720 کەس گیراوە 359 کیلۆ دەستی بەسەرا گیراوە 116,000 شیت حەبی زیاتر لە 160,000 شیتی حەبی موادی خامی مادە هۆشبەرەکان گیراوە. ئەمە چیمان پێڵە جگەلەوەی کە دەژنیش گیراوە لەوێ بە بەکارهێنان نا بە تیجارەت. سڵاو لە جەنابت و لە میوانە بەڕێزەکانیشتە. ئەو ئامارانەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد پێمان دەڵێ کە بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون و لە بەرزبوونەوەیە بەڕاستی. باشە مامەستا ئەگەر ئێمە هەر ئاوا بین هەموو مەسەلەکە وای لێبێت بین لە تەلەڤیزۆن باسی بکەین. کوردستان بەرەو چۆڕەوە ئەگەر بە زووترین کات بۆ شایە یاسایەکان نەدۆزرێتەوە ئەگەر ڕاوێژکاران و پەرلەمانتاران گوێ لە پێشنیارەکانی کاکسیروانەکانی ئەم وڵاتە نەگرن دکتۆر فەتاحەکانی ئەم وڵاتە نەگرن کوردستان بەرەو چۆڕەوە. کاکڕەنج میوانە بەڕێزەکانت ئاماژەیان پێکرد هەر بۆ معلوماتی بەڕێزیشت لە خولی سێمی پەردەمانی کوردستان وەزارەت تەندروستی پرۆژە یاسایەکی ئامادە کرد بۆی کە کاری لەسەر بکرێت بەڵام لە خولی سێم خستیانە خولی چوارەم لە خولی چوارەمیش ئەو پرۆژە یاسایەکو خۆی مایەوە ئێمە کێشەی یاساییمان هەیە هەموو ئەو بەڕێزانەی کە باسییان کرد ئەگەر بێت و ئێمە پرۆژە یاسایەکی ڕێکوپێک دانێنین لە هەرێمی کوردستان بەڕاستی ینی موسساتەکانیش نازان چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەیسانە بکەن بۆ نمونەوە دەستگای ئاسایش ینی ئەوان کەسی بەکارهێنەر و کەسی بازرگان وەکو یەک مامەڵی لەگەڵ دەکەن بۆکو یەک بۆیە ئەمە ینی ئەوان مامەڵە بە یاساکەن وانە ئەوە ئەچێتە بەردەستیان بەڵێ مامەڵە بە یاساوان دکتۆری پسپۆڕیان نییە خۆی کێشەکە لەوەیە کاگران بەستمەوەی فعلەن قسەکەی جەنابەت ڕاستە بۆشایەکی گەورە هەیە بەڵێ بۆشایی یاسایی هەیە خۆی پێویستە بەڕاستی دەستگای ئاسایش پزیشکی تایبەتیان هەبێ بۆی تەشخیصی حاڵەتەکان بکەن ینی هەتا پێویستە دەستگای ئاسایش پزیشکی تێدا بێ ئێمە لە هەرێمی کوردستان کاگرانس ئەوەی کە پێویستە هەمان بێ لە هەرێمی کوردستان پرۆژە یاسایەکی ڕێکوپێک نەخۆش و بەکارهێنەر باڵین بەکارهێنەر و بازرگانی لە یەکتری جیا بکاتەوە هەروها دەستەیەکی باڵا لەسەر دەستەیەک هەبێت کە ڕاستەخۆ سەر بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بێ ئێستا دەستەیەکی باڵا هەیە کە لە وەزیری تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکانی تر وەزارەتە معنیەکان پێکاتەوە ئەوەی کە هەیە کە زۆر زەڕورە هەبێت دەستەیەک بێ ئەو دەستەی ڕاستەخۆ سەر بە سەرۆکاتی هەرێمی کوردستان بێ یاخود سەر بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بێ بۆردێکی باڵا لە زۆربەی وڵاتان وایە سەرۆک کۆمار یاخود سەرۆک وەزیران خۆی ڕاستەخۆ سەرپەرشتی ئەو بۆردە دەکات چونکە ئەمە پێویستی بە قەراراتی حەسمی و قەراراتی بەهێزە ناکرێت بۆ نمونە ئەواتە چۆن دەستەی مافی مرۆڤ هەیە بێ دامەزراوەیە کە دەستێکی تایبەت هەبێ لە کابینەدا بەڵێ دەبێت دامەزراوەیەکی تایبەت هەبێ یاخود بۆردێک هەبێ وەکو با بڵێن ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز با بڵێن دەستەیەکی لەو شێوەیە هەبێ کە وەزیرە پەیوەندیدارەکان و یاخود سەرۆکی هەرێم یاخود سەرۆک وەزیران بۆ خۆی ڕاستەخۆ سەرۆکاتی ئەم هەیئەتە بکە و ئەوانە قەراراتی حاسم دەربکەن بەڕاستی کاگران یعنی تۆ ناکرێت دەستەیەک لە خوارێ بێت داوای تەوسێ بکات تەوسیاتەکان بنێرێ بۆ سەرێ اینجا لەوێدا خوا پەسەند دەکرێت پەسەند ناکرێت چەندی دەوێت چەندی نایە ئەمە هەموو ئەگەر نەکرا هەر ئەو پرسیارە دووباراکەمەوە لە هەمووتان ئەگەر ئەم قسانەی کە ئێوەی کە نەگەر گوێی لێ نەگیرا نەکرا کوردستان چی بەسەریەت پێشبینی چیەکەن کوردستان دوایەوە بەتەنیا بەڵێ کوردستان ئەوەی بەسەردێکە لە ساڵی بەپێ و ئامارانەی کە دەستکەوتووە لە ئاسایش لە ساڵی 2006 تەنیا لە هەرێمی کوردستان 30 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیرکراون ئەوە تا لە ساڵی 2010 نزیکی 720 کەس ینی ئامارەکە دیارە ئەگەر بەو شێ بێ بەس لە هەولێر ئەوە بەڵێ بەس لە هەولێر بەڵێ بەس لە هەولێر و دهۆک سلێمانیش 240 کەسی تر گیراوە گەرمیان لە ساڵی 2006 لە هەولێر تەنها 30 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەر دەستگیرکراون لە ساڵی 2010 ڕێژەکە گەیشتوتە ئەو ئاستە ئەگەر ئەمە لێک بدەیتەوە دیار دەکەوێت کە ڕێژەکە لە چۆن بەرز بووەتەوە ئەگەر حکوومەت بەو شێوەیە خەمساردی لێ بکە یاخود ئاور لەو با پرسە گرنگە نەداتەوە بێگومان ساڵانە ڕێژەکە ڕوو لە زیاد بوونە باشە
تەسەوەرەکەی ئێستا لە هەولێری ژوەک و سلێمانیەوە تا کاکسیروانە فەرمێ ڕۆژ نییە 5 کەیز نەبێ لە دادگای سلێمانی وەزعی هەولێر چۆنە هەرچەندە بەپێی عەدەدەکان بێت کە گیراوە لەوێ زۆرترە بەڵا کاگرانس بێگومان ئەو کەیسانەی کە هەیە ئەو ئامارانەی ڕاگەندراوە ئەو هەمووی کەیسە ئەگەر دابەشی ڕۆژەکانی بکەی ڕەنگە لە هەولێریش نسبەتێک دەربچێ بەڵام ئەوە ڕەنگە وەکو با بڵین کاکسیروان وەکو پارێزەر بە دوواداچوونی بۆ کردووە لە دادگا لەوانەیە بە هەمان شێوە لە دادگای هەولێریش بە هەمان شێوە ڕێژەیەک هەبێ بەڵام بە دەقیقی من ڕێژەکەم لە بەردەست نییە کە بڵم لە هەولێر ڕۆژانە ئەوەندە باشە وەکو کەسێک کە کارگەری ڕێکخراوێکی ڕۆشنبیری و شاری دژی مادەوەشبەرەکان پێ دوای